دۆخی خراپی ئابووری و ئەو گرانیەی ساڵێکە بەهۆی گەمارۆکانی ئەمریکاوە بەرۆکی خەڵکی ئێرانی گرتووە، ئێستا مەترسی هەڵگیرسانی شەڕیشی هاتوۆتە سەر. ماوەی 2 هەفتەیە حکوومەتی ئەمریکا هێزێکی زۆری سەربازی هێناوەتە ناوچەکە و بە فەرمیش ڕایگەیاندووە دەست پێشخەری شەڕ نابێت، بەڵام مەگەر ئێران هێرش بکاتە سەر بەرژەوەندەکانی ئەوە بە توندترین شێوە وەڵام وەردەگرێت. سەرۆکی ئەمریکا لە توییتێکدا هۆشداری داوە ئەگەر ئێران خوازیاری شەڕ بێت ئەوە بە فەرمی کۆتایی پێدێت. لە ناوخۆی ئێرانیشدا هێندێک کەس پێیان وایە ئەمریکا ئەو هەموو هێزەی لە خۆوە نەهێناوە و ئەگەری سەرهەڵدانی شەڕ یەکجار زۆرە. پێم وایە بە سەرنجدان بەوەی کە ئێرانیش ئامادە نییە پاشەکشە بکاواتە نادانوسان دەکا و ناشەڕیش دەکات ئەوە ڕەنگە ڕووداوەکان بەرەو شەڕ ئاراستە بکرێت. بەڵام کەسانێکی دیکە هەن کە پێیان وایە ئەمریکا نەدەیهەوێ و نەدەوێرێ هێرش بکاتە سەر ئێران. ئەمەش ڕوانگەی فەرمی دەسەڵاتدارانی ئەم وڵاتەیە و دوایین جاریش فەرماندەی گشتی سوپای پاسداران ڕایگەیاند ئێران خوازیاری شەڕ نییە، بەڵام لە شەڕ ناترسێ و ئەوە ئەمریکایە کە لە شەڕی ئێران دەترسێت. نمیشه چون نمیتونه. نا شەڕ ڕوو نادا چونکە ئەمریکا ناتوانێت هەر هەڕەشە دەکا و دەڵێت دێم بەڵام مرۆڤ گەربی هەوێ شتێک بکا دەبێ بەکردەوە بیکە با بێ بزانین چی لە باردایە. ئایەتوڵڵا خامنەیی وەک ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران و داڕێژەری سیاسەتە گشتەکانی ئەم وڵاتە ڕایگەیاندووە نەشەڕ دەکەن و نەدانوستانیش قبول دەکەن. ئەمەش بەو ماناییە تەنانەت ئەگەر شەڕێکیش ڕوو نەدات سیاسەتی زۆرترین گوشاری ئەمریکا بۆ سەر ئێران بەردەوام دەبێت و خەڵکی ئەم وڵاتە ساڵێکی ئابووری زۆر سەختتر لە ساڵی ڕابردوویان لە پێش دەبێت. کامیل بۆکانی، کوردستان 24.